سڵاو فەرموون دانیشتناف دیاردەیەم جارەی دەروون و دیاردە باز لە دیاردەیەکی ئاینیەکەین کە تایبەتە بە موسڵمانە. ئەم دیاردەیە دیاردەی قوربانیکردنە. هەڵبەتە ئێمە باسی خێر و چاکەکەی و سروتە ئاینیەکەی ناکەین لە ڕووی دینیەوە، بەڵام باسی ئەو وێنەیەکەین کە هەموو جژنی قوربانێک پیشانی تاک بە تاچی ئەم وڵاتە و تاک بە تاچی موسڵمانانی جیهانی ئەیرێ و تاک بە تاک مناڵانی موسڵمانی ئەیرێ. ئەو وێنەیە ژوێنە خوێناویە قوربانیەکەیە. ئەمێ من لەم بەرنامەیە ڕوونی کەینەوە ئایا ئەوەی کە ئەو گوزەرێ لە سۆشیال میدیا و لە بەشێک لە میدیاکان و لەسەر جادە و شەقام و کۆڵانەکانی کوردستانە خەڵتانی خوێنکردنی ئەو ئاژەڵانە و پیشاندانی بەڕووی دەرەوە لە پێناوی چەند کیلۆ گۆشتێکە ڕەوایە مناڵەکانمان هەموو ساڵێک بینەری ئەم هەموو خەڵتانی بوونی خوێنەی کۆڵان و بەردەرگا و دراوسەکانی بکەن. ئایا خێرکردنەکە ئایا وەختی خۆی حەزرەت ئیبراهیم وتوێتی کە حەیوانێکتان سەر بڕی دار و بەرکەن بە خوێن و مناڵەکانتانی پێ بترسێنن، یان ئەمە سروتێکی دینی جوانە و بۆ ئاگابوونە لە برسێتی خەڵکە فەقیرەکان. بە خۆشحاڵیەوە بە میوانناری دکتۆر ئیدریس کاریتانی مامۆسای ئاینی مامۆسا بەخێر بێ ئازیەتی کێشە، هەستین جعفەر بەڕێوەبەری کەیسە دەرونیەکان لە دەستەی پزیشکی نێودەوڵەتی جەنابیشە بەخێر بیت، هەم خوێنکاری ماستەریشی، زیرەک ئەحمەد توێژەری کۆمەڵایەتی و ئەتوانم بڵێم بە جۆرێک لە جۆرەکان کەمێکیش ڕەخنەگر لەو بابەتە. یاخوا بەخێر بی و بە خۆشحاڵیشەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ناو بەرنامەکە دکتۆر مەحەممەد قادر و تەبێژی وەزارەتی تەندروستیمان لەگەڵایە کە پێما بێکەم لێ دوانێتی دوای دەست بەکاربوونی جەنابیشە بەخێر بێ عزیەتی کێشە. مامۆستا بەر لەوەی قسە بکەین، بەر لەوەی بچینە ناو بابەتەکە و ئەو پێشەکەی کەوتم بۆ پشتگیریکردنی و پێشەکەی کەوتم. ئێمە یەک دوو خولەکێک کۆمەڵی وێنەمان ئامادە کردووە کە لەسەر ئەو دیاردەیە کە ئێمە باسیەکەین بابینەکەین. فەرموویە. بەداخەوە ینی من وەکو لایەنە ینی لایەنە ئینسانەکە کۆڵێک مچڕکەی پیاانی مامۆستا بە کورتی پێم بڵێ دین ئەڵێ کە قوربانی و کرد ئاوا تەسویری کە و پیشانی خەڵکی بۆ پۆزی پێوەلێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. سپاس بۆ جەنابەت بۆ میوانە بەڕێزەکان بۆ بینەران. پێم وایە لە پێشەچێکە ینی زوڵمت لە بابەتەکە کرد کە بابەتێک عیبارەتە بە تەکافلی اجتیماعی، بابەتێک ڕێکخەرە لەگەڵ کەون، لەگەڵ مرۆڤ، لەگەڵ ئاین، لەگەڵ واقع، لەگەڵ فطرەت. هیچ یەکێک لەوانە پێچەوانە نییە، بەڵام تێکەڵکردنی هەندێک عورف و عاداتی خۆمان کە بە هەڵا لە دین گەیشتن، بە هەڵا هەڵسوکەوتکردن لەگەڵ سەربڕینی حیوان، بە هەڵا هەڵسوکەوتکردن لەگەڵ قوربانی تێکەڵ بکرێ بەم دینە عەزیمە کە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم فەرمانیشتی کردووە ئافرەتێک بە سەبەب ئەزیەتدانی یەک پشیلە دەچێتە جەهەنەم. بۆ ئەمە گەورەترین ڕێزە، بەڵام لە کۆتاییدا دەبێت ئاگاداری ئەوەی بین
ئەو کەسێک قسە لەسەر ئەم بابەتە دەکات دەبێ ئاگاداری ئەوە بێ خوای تەعاڵا کەونی بەگشتی فراهەم کردووە واتە مسەخەری کردووە بۆ ئینسان مەتاعا لەکم وەلیئەنعامیکم لە نێوان ئەوانشدا حیوانی مسەخەر کردووە بۆ ئەوەی ئینسانەکان بگەنە خۆشگوزەرانی وەکەوەی ئاسمان و زەوی بەحر هەرچی لەو کەونەدایە هەموو لە کۆتاییدا مسەخەر کراوە بۆ ئینسان بەڵام ئایا ئەم دیاردەیەکی خوێناویە دیاردەیەکی ترسناکە دیاردەیەکی هەڕەشە ئامێزە دیاردەیەکی ئڕهابیە نەخێر ئەوە پێوەر و ڕێڕەوی شەریعی خۆی جوانی هەیە من بۆ ڕاستکردنەوەیکی بۆچوونی جەنابەت لەسەر پێشەکەم و ڕوونتر قسە بکەم ینی ئێمە ئەوەی کە باسی منە ئەو وێنانەیە کە ئێستا ئاڕوات ئەوەی کە باسی منە ئەوە نییە کە پیاوێکی ئیسلامی جوان هەڵەسێت بەوەی کە دراوسەکەی برسیە دراوسەکەی هەژارە بە شێوەیەکی ڕێک و پێک و تەندروست بچێ ئەم حیوانە بەرێ لە کوشتارگەیەک سەری بڕێ و بیخاتە 20 علاگەسی علاگە و بە بێدەنگ و سەنگی بیاتە دەست دراوسێ هەژارەکەی قسەکەی ئێمە لەسەر ئەوەی ینی من جەرگم ژانەکە بەڕاستی ینی ئەمە هەج دینێگەگەڕی بۆە بێوەکو ئینسانیت جەرگە ژانەکە بۆی کە سیرەکەی لە بەرچای ئەو هەموو مناڵە حیوانێکی ئێندێ و چەخۆیان بە پێش دەروونجان بە پێش شریعەتی ئیسلام منداڵ لە تەمەنی خوار 7 ساڵی ئەوانە نابێت بچێتە دیار ئەم حاڵەتان ڕەحمەتی لێ بێ مەش باسیەوە با ئێمە پامەکە بگەینی دووەم بەڕاستی پێغەمبەر عەلەیهی سەلام نەک ئەم حاڵەتی دیاری کردووە بەڵکو باسی سەر بڕەکە دەکات دەفەرمێت چەقوەکەتان نابێ پیشانی حیوانەکە بدەن بەوەی حیوانەکەش ئەزیەت نەدانەکەوە سێ کە لە پێشەکە باسی ئەوە کرد کە دیوار و دار و دەستە بەخوێنە ئەوە دیارە ئەوەی کە ئیسلام احتیمام بەو نەزافە و خوێنەوە دەدا بە نەسی قورئان خوێن حرامە بە هەموو شێوازەکانی کەواتە دەکرێت لە هەموو کات و ساتەکان قوربانی کردن لە ماڵێکی بەتایبەت بکرێت کۆمەڵە خەڵکی دیاریکراو بێتە سەرێ و ئەوانەش عیبارەت نین لەوەی شتێکی هەڕەشە ئامێز و ترسناک مناڵەکانمان فێری کوشتن و فێری برسێتی خوێن بن نا ئەوەی کە عیبارەت لە برسێتی خوێن ئەو حاڵەت و فلیمە چەند سعاتیانەیە کە پێی دەڵێن فلیمی خەو پێی دەڵێن فلیمی یەکتر کوشتن یەکتر بڕین ئەم هەموو بڵین حاڵەتی کە ئەو ڕۆژانە لە ئێلامەکان دەکرێت بەڵام ئەوەی کە قوربانی دەکرێت سێ حاڵەتی ئەساسی پێوە بەندە یەکەمیان بەڕاستی ژیانی ئینسانی پێویستی بە تەکافل اجتیماعی هەیە کۆمەلگا بۆی لەگەڵ یەک ڕەبتی هەبێ لەگەڵ یەک دڵسۆزی هەبێ هەموو بڵین سونەنەکانی کەونی و بڵین هاتوون کە ئینسانەکان دەبێ هاوکار و هاودەمی یەک بن یەکێک لەو هاوکاریانە کاتێک کە ڕەمەزان دێ یا قوربان دێ بە تایبەتی حیوان سەردەبڕێ ئەو حیوانە دەکرێتە سێ بەشێکی ئەو ماڵە ئاوەدان دەکرێتەوە هیچ بڵین ئینسانێک نییە لەسەر ئەو زەویە هەوڵی ئەوەنەدا خۆشگوزەرانی بۆ دەسەکانی خۆش بنەمێ مامۆستا بە کورتی پێم بڵیتەوە ئەوەی کە ئەگوزارێت ئەوەی لەو وێنانە بینیت ڕێپێدراو نیە لەلایەن دینی ئیسلامەوە بەڵێ هەڵی تێدا بە تاکید هەڵی تێدا هەڵەکەش یەک لەوانەیە بۆ نمونە بڵاوکردنەوەی پیسی دەبێتەوە بە هەموو شێوازێک احتیفاظ بە کۆمەلگا بیئەی کۆمەلگا ژینگەی کۆمەلگا گرنگە دوو هەموو علەما متفقن لەسەرەوەی بەرژەوەندی گشتی لە پێشی بەرژەوەندی شخصیە نابێ ئەتو لۆ بەرژەوەندی شخصی بەرژەوەندی گشتی تێک دەی واتە پیسی بکەیت لۆیە دەکرێت ئەتو سەرەتا ئەگەر بکرێ برین لە خەسارەکان یعنی حتا بەپێی دینی ئیسلام وەکو جەنابەت فەرمووت نابێت چەقۆکە پیشانی حیوانەکەش بخێر بە هیچ شێوەیەکی وە تیشکردنەکەی دەبێت زۆر تیژ بکرێ دووەم نابێ پێی پیشان بدەیت سێم نابێ ئەو کەسانەی کە لە تەمەنی 8 ساڵ و 10 ساڵ برین بلوغی گچکەتر نابێ بە دیار حیوانەکەەوە بن و چوارەم لە حاڵەتێکی کەمە پێغەمبەر دەفەرمێ بە جوانترین شێوە سەریان بڕن بە جوانترین شێوە سەریان بڕن واتە ئەزیێت و ئازاریان نەدەن بۆ چەقۆ کەشتیشکەوەی کەمترین ئازار گاتە حیوانەکە دەسەکانە خۆش بێ هیوادارم بۆ ئەم جژنی قوربانە بۆ ئەم سروتە بینەران و کەسانی کە قوربانیەکەن بینەری ئەم قسانە بن ئێمە لە ڕۆژەکانی جەژنای یان لە سەرەتای جەژنەوەی تر ئەم بەرنامەیە پەخشەکرێ هیوادارم ئەو قسانە بگات هیوادارم ئازاردانی ینی ئەو خێرە نشکێتەوە بە پێچەوانە و ببێتە شتێکی خراپ بۆ کۆمەلگا دووبارە بە خێربەی هەستین خان ناوێکی تۆزە تایبەتە بۆیە من خۆشم بۆ ناو خراپم هەستین خان ئەو ڤیددیویانەی کە پیشانمانە هەڵبەتەوە مشتێکە لە خەرمانێکیانی ئەوە لەبەر کاتیانی ئێمە کورتمان کردوەوە ئەجینا ئەگەر ئێستا بە فەیسبووکەکە تا بگەڕیتر بەرەبەری جەژنە هەزاران وێنی وابینی هەم لە کوردستانە هەم لە دەروی کوردستان ئەو وێنانە چی بە کۆمەڵگاڵێ کاریگەری خراپی بە تایبەت لەسەر مناڵ چێ بە دڵنیاییەوە پیشاندان و سەربڕین یاخود ئازاردانی ئاژەڵ بەو شێوەیە مثلەن خوێن و چەق و ئەو لەو کاتێک کە ڕوحی ئاژەڵەکەی دەردەچی کاریگەری دەرونی زۆری هەیە یعنی ئەگەر نەبتە دایرێکت یان ڕاستە خۆ توشبوون بە نەخۆشە دەرونیەکان دەبتە هۆکار یاخود ڕێگە خۆشکەر بۆ توشبوون بە نەخۆشە دەرونیەکان لە داهاتوودا
باشە ینی مامۆسا گوێت لە مامۆسا بوو لە تەنیشتەوە کە ینی دینی ئیسلام زۆر بە جوانی ینی ئەم بابەتەی داڕشتووە ینی چەخۆکە پیشانی حیوانەکە نەیرێ نازانم چی و چی و ئیلاخری بەڵام بە بۆچوونی تۆ کەم تەرخەمی بەشێک لە مامۆسایانی ئاینی نییە خۆ مەسەلەن قورئان نەیتوانیەوە باسی فەیسبووکە کە ئێستا فەیسبووک هەیە بەڵام ئۆلەمای دینی مەسەلەن پیاوە ئاینەکان نابێت زیاتر کۆمەڵگە بەرچاوڕوونکەنەوە لەوەی کە ئەم دیاردەیە بە ینی ئیسلامەڵێ کە خێرە کرد ئەم دەسە بە و دەسە نەزانێت ینی ئەم خێرەکە ئاکرێ ناکرێت تۆزێک ینی بەری لێ بچوو کرێتەوە بۆی کە بەو شێوەیە پیشان نەیرێت بە دڵنیاییەوە مامۆستایانی ئاینی ڕۆڵەکی گەورەیان هەیە لە کۆمەڵگەی بە تایبەتی خۆماندایان لە کۆمەڵگە ئیسلامیەکاندا لەسەر ئەوانە ئیش یەکەمی ئەوانە کە بە تایبەتی ئەو مەراسیمەکی دینیە کۆمەڵگەوە شار بکەنەوە هەرێکە لە ڕێی مینبەرەکەی خۆیەوە هۆشیاری بە بۆچوونی خۆ دۆک و چوزانم یان وەکو خانمێکی دەروون ناز با بڵین ینی لەم بۆ نانە ئاگاداری مامۆسایانی ئاینی بووی کە ئەم قسانەی ئێستای مامۆسا بکەن ڕاستی جەم لێ نەبووە لە خۆم من بۆ خۆشم جۆم لێ نەبووە بەڕاستی ناجەم زیرەک دووبارە بەخێر بێت زۆر سپاس بژی خۆشحاڵم ئامادە بوویت لەمێ بەر لەوەی کە هەر قسێ بکەین ئێمە لە دەروون و دیاردۆمانەیە کۆمەڵگا بەرە و باشتر بەری ئەو دیاردە خراپانی کە لە کۆمەڵگەی کوردیا هەیە تیشکی بخەینە سەر و بشی و ڕوژێنین و هەوڵ بین چارەسەریشی بکەین بۆیە ئەو بەڕێزانی کە لەسەرم کورسیانە دانیشن لەگەڵ ئێمە احترامی ڕابۆچوونیان نەگرین حتمما بەو شێوەی کە بگەینە چارەسەر بۆیە من ئەم پێشەچێن بە بینەران و چکە بابەتی دینی تۆزێک بابەتی هەسیارە بەڵام من نامەیە بە ترسەوە دەسی بینێ منەمێ بە جورئەتەوە دەسی بینێ بۆی کە چارەسەری بکەین ڕخنەی تۆ لەسەرم دیاردێ چیە سەرەتا هەر لەو قسانە ڕادەست پێ دەکەم باز نەکردنی هەر کێشەک کێشەوە کە وەکو خۆی دێل تۆ ئەگەر گەورەترینەکە ڕاست و باسکردنیشی بە شێوەیەکی عەقلانەتر هەنگاوەکە لە بۆ چارەسەرکردنی ئەگەرچی لە قۆناغی یەکەم تۆزەکترس هەوی لە قبولکردن و باسکردنی ئەوەندەی کە نمایش کرا جگەلەوەی کە لە دەرەوە هەیە بەس ئەو لەوەی کە نمایش کرا لە ڕووی کۆمەڵایەتیەوە نمایشێکی هەندێک جار ئەگەر دروست بێ بڵێن ڕیابازی تێدای هەندێک جار کە تەسویر دەکا و چیلۆ بە چیلۆ دابەش دەکا و یان دەیداتە کەسەکە و ئەوە بە من ڕۆکی ناشرنی ئەو دیاردەیە ئەمە جارێ با لە ڕۆ ناشرینەکان دەست پێ بکەن باقیات ئەی دەمێنێت دەکات ڕۆژوانەکەیتی باش دوو وەکو بەڕێزانش باسییان کرد پیسکردنی ژینگە کە بەڕاستی زۆر نابەجێیە خوێن ئەگەر لەسەر شوێنێک وەکو کاشی نەبیت ناڕوە دەمێنێتەوە لە شوێنە جا لەوانەیە ڤایرۆس و شتیواش بخەتەوە مە پسپۆڕی زیاتر پزیشکەکانە جیا لەوەش هەندێک جار هەندێک گرتەی کە هەیە وەکو خۆت باست کرد هەندێک ئاژەڵ هەیە تووشی هاری و حالەتان دەبن لە حالەتی کە ئەم ئاژەڵە یەقینی هەیە سەردەبڕێ زۆرێک فەوزا دەخاتەوە لەو شوێنانەکەم زۆر زاربینیمە بەڕاستی ناڕێک و نابەجێن ئەوە بەشێکە لە ڕۆناشین باش بمورە ئەوانە ئەو بوون کە بەشێکی کە لە وێنانەکە دەرکەتون بەشش لە فلاش باشیاری کەمان لەوانەیە کە باس لە دیاردەکە دەکەین ئەوە لە ڕووی کۆمەڵگای کوردیەوە لە ڕووی کۆمەڵگای جیهانیەوە تو دوو ئاراستە هەیە لەوانەیە تووشی ئیشکال ببی لەگەڵیان ئاراستێک لەوەی کە پێی دەگوترێت فیگەنیزم ئەوەی کە نەباتیە ڕەنگە وەکو دیاردێکی تیرۆرسی و ئەو شتانە ببینێ حاڵەتە و هەروەها هەندێک دین هەیە لەوانەیە هەندێک ئەو ئاژەڵانە لەلایەن پیرۆز و مقدسن زۆر زار تووشی ئیشکال بن لەگەڵ ئەو مەراسیمە بەڵام کۆمەڵگای کوردی لەبەر ئەوەی هیچ ئاراستێکی دینی تێدانیە کە ئەو ئاژەڵانەکە لە لای پیرۆز و مقدسم کە تووشی ئەو شێشانەمە بکە و زیاتر لە کشمیر و هیندستان و زۆر زار شوێنانە ڕوودەدەن و مەسەلەی نەباتی بوون و فیگەنیزمیش نەبووتە دیاردەی وازەق و دووبەرە بەرامبەر یەکتری و پاشانیش زۆرینێ کۆمەڵگە گۆشت خۆرە گۆشتەکەش لە چێوە دێ لەو ئاژەڵانە ئاژەڵەکەش ئەگەر سەر نەبڕترێ ئەو گۆشتە چۆن دەگاتە ناو قاپانی کە لە بەردەستمانەیە ڕاستە ئێمە باسی ئەمە کە لە ڕووی واقعیەوە کەمە ڕاستە لە ڕووی واقعیەوە وایە ئێمە ینی وەکو وتیشمانیانی ئێمە سروتە دینێک وەکو خۆی دانین ڕۆژوانەکەی ئەوەیە کە کەسێکی پارەدار کەسێکی سکتێر توانێت برسیەکان تێرکا بەڵام بەداخە و سروتەی کە ئێستا بینینەوە وێنانی کە ئێستا
ئەی بینین بە تایبەت لە کوردستان ئەم باباسی جیهان نەکەین ئەین لە کوردستان ئایبینی مەسەن لە وڵاتە پێشکەوتەوە ئیسلامیەکانە مامۆسا مەسەن لە وڵاتی چۆک و تورکیا ئەم دیاردەیە زۆر دەگمەنە بینێ ئەو کەسەی کە خێرەکە چه حیوانەکە باتە کوشتارگەیەک لە کوشتارگەکە زۆر بە کوالیتیی بەرز و پاک و تەمیز حیوانەکەی بۆ سرە بڕن و چیز ئەیکاتە چیزکیسەوە نەبۆن بڵاو بێتەوە نەیشتێک کابرا بە سارێکی خۆی تەوزی ئەیکا بەسەر و ماڵانە من ئەمێ بە وتەبێژی وەزارەتی تەندروستی بڵێم دکتۆر محەممەد قادر وتەبێژی وەزارەتی تەندروستی خۆشحاڵم کە بەشدار بووی لە بەرنمەکەمانە بە شوێکی ڕاستەوخۆ بۆ ئێستا منەمێ بپرسم لە بەڕێزە ینی سێکتەری تەندروستی سێکتەرێکی ئەوەندە هەستیارە لە جیهانە هیچ پەیوەندیەکی نییە بە بۆنەکانەوە ینی بۆ نمونە لە ئەمریکا کاتێک جژنی قەل هەیە سێکتەری تەندروستی ناخەوێت ئیتر خەڵک هەرچۆنێک گوێ بێ قەل سەر ببڕێ و لەو سەرجادەیە پەڕ بڵاو کاتەوە و بیباتەوە ماڵەوە بەڵام لە کوردستان ئەوەی کە ئەبیندرێ مجاملی وەزارەتی تەندروستیە بینی ینی مجاملەیەکی ناتەندروستیە کە سەیرەکەی هەچ کەسێکەڵە سێ لە بەرەبەری جژنی قوربانە ملی حیوانێکە گرێەوەی کا بە هاوشەکەی خۆیان و لە بەردەگا خڵتانی خوێنیەکە ویترم حیوانە هەرچۆنەکە ئەڵڵاهو یعلەم بەڕاستی جا مەبەستمەوەیە جەنابتان بۆ دەستشلەکەن لەم بۆنانە ینی بۆ چیوەکو پێویست ئامادەبوونتان نییە سلااو لێ بێ کاک دەروون ئێمە وەکو وەزارەتی تەندروستی چەندین تیمی گەڕۆکمان هەیە باوکاری دەستەی چاودێری و پاراستین تەندروستی ئەو تیمانە بە بەردەوام دەگەڕێن لە ئەو شوێنانەی کە کوشتارگەی تێدا دەکرێت بە شێوەیەکی گشتی کوشتارگەکان لە دوو شوێن دەکرێن قەسابخانە گشتی کە لە حوتی بەیانی هەتاوەکو شەشی ئێوارە دەبێندەر تیمی تەندروستی هەیە بەردەوام چاودێری کارەکان دەکەن و ساری حکومی بۆ دابین کراوە کە بە فرگری تێدایە ساردکەرەوە تێدایە بەبێ بەرامبەر ڕسومات وەرناگیری ئەو ساڵ و ساڵانی دیکەش بەڵام ئەوەی هەندێک جار کە کێشە دروست دەکە ئەوەیە ئەو کوشتارەی بە شێوەی تایبەت لە ماڵان دەکرێت چەند مەرجێکمان داناوە ئێمە وەکو وەزارەتی تەندروستی کە دەبێت شوێنی کوشتارەکە خاوێن بێ کە پێویستە ئەو گیاندارە هیچ نەخۆشی نەبێ دەکرێت جارجارە گیاندارێک شوێنێک بڕوە بەبێ با بڵێن لە ژێر چاودێری دەرنەچەیان نەگاتە ئەو شوێنێکە بە شێوکی باش چاودێری بکرێ هەرچەند ئێمە تیمی گەڕۆکمان هەیە لە کاتی گومانکردن لە هەر شوێنێک گومارکردن لە هەر کەسێک بە سووترین کات دەگەنە سەری دەست خۆش دکتۆر منەمێ ئەوە پرسیمانی تۆزێک جوابەکەت بەپێی ئەرزی واقع تۆزێک با بڵین بەدڵم نەبوو ینی تیمی گەڕۆک چەند ماڵە گەڕیانی تیمی گەڕۆک چەند گەڕەکە گەڕێت تیمی گەڕۆک چەند شارە گەڕێت چەند قەزا ئەگەڕیانی بەڕاستی ینی ئێوە تیمانەتان فریای ئەم هەموو سوچ و پەنای ئەم شارانی کوردستانەکەون خۆی کاک دەروون شتێک هەیە بە زۆری ئەو حاڵەتانی کە بابرین نەشازن ئەوانە زیاتر دەردەکەون ئەم بە بەردەوام تیمی گەڕۆکمان هەیە ئەگەر وەکو داتا قسە بکەین زۆرینەی هەرە زۆرێ و کوشتارانی لە ماڵەوە دەکرێن کە ئەگەر هەرمەرجێکی سەلامەتی تێدا نەبن دەکرێت بە شوێکی هەر زۆریان گۆشتەکە دەستی بەسەردا گیرا بێت یان لێ نەگەڕابێت هەوزێکرا بێت بەڵام ئەوانە ناگاتە بەرچاوی خەڵک تەنها ئەوەندە دەگات کە گەیشتوتە با بڵێن کەسێک تووشی ژەهرایی بووم بووە کەسێک کاریگەری گۆشتەکان لەسەر بەدیار کەوتووە فمەدەستمان پێکرد ئێستا لە تیمەکان بە بەردەوام لەگەڕاندا دەسەکانە خۆش مامۆسا وەکو لەگەڵ خانمیشا باسمان کرد ینی کەمترین وتاری مامۆسایانی ئاینیە بینین لەسەر بەرچاوڕوونی ئەم دیاردەیە بۆچی وجودی مامۆسایانی ئاینی ینی با بڵین بۆچی وجودتان وەکو پێویست نییە لە بەرچاوڕوونی کۆمەڵگایانی بە خەڵک بڵێ کاکەجان ئەم حیوانە ئاوا سەر نابڕێ ئەمە توموتیژی لەکەوێتەوە پیشانانی ئەم خوێن و شتە ئەوە پیشانانی ینی یا ئەگەر وتوتانە بۆچی گوێتان لێ ناگیرێ بەڵێ دیارە ئێمە دەبێت هەندێک شتەیە بە واقعیان ناڕچکۆتی لەکەم بکەین ئێمە ملەتێکی بەڕاستی لە زۆر لایەنەوە دەتوانین بڵین چێش و گرفتمان هەیە ئەویش دەگەڕێتەوە بۆ ئاستە ثەقافیەکەی باش بۆ نمونە جەنابەت باسی وڵاتی چۆک و تورکیات کرد لەوێ دیارە ئاستی ثەقافی دەکسەرەتا دەوڵەتداری دوای ئەوە دەگەڕێتەوە بۆ کۆمەلگاک هەردووچەند هەماهەنگیان هەیە لە نێوان یەکتردا بۆ بنبڕکردنی هەر دیاردەیەکی ناتەندروستی نەقەزی قوربانی ئەوە بێگومان گەیشتینەتە نەتیجە کە ئەوان دەتوانن لە ڕێگەی خەسابخانەکانەوە بتوانن هەم خێرەکەش بەردەوابی هەم ئەم شیعارەش بە گەورە بگیرێ هەم بنەما دینیەکەش بمینێت چونکە ئێستا ئەوەی کاک زیرەک دەڵێ مەسەلەن کە ڕۆژگارێکدا بێ مەسەلەن خەڵک دژایەتی لە قۆناغە بۆ مەسەلەی حیوان و پیرۆز حیوان ئەوە ملەتی ئێمە ١٩٥ مسلمانە ئەو خەڵکە پێی خۆش بیا پێی خۆش نەبێ ئەمە شعائیرە
ئەم شعائرە ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب ئەوە شعارێکی قورئانیە و مسلمان پێوە بابند دەبێت ئیلا ئەگەر خەڵک بجێڕینەوە بۆ سێرپەرستی و ماهەنگا پەرستی ئەوە شتێکی ترە وئیلا ئەم شعارە دەمینێ بەڵام دەمینێتەوە هەڵس و کەوتکردن لەگەڵ ئەم شعارە تەندروست بێ بێگومان ئیسلام لەگەڵ ئەوەیە تەندروست بێت ئیسلام لەگەڵ ئەوەیە لا ضرر ولا ضرار هەر خێرێکی دەکەی نابێتەوە ئەو خێرە بێتە مای زەرەری سەدان کەستر بێگومان ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵەوەین دەبینێتەوە پرسیارەکەی جەناب مامۆستایانی ئاینی تاقیان مەحدودە ئەوەی کە لە وڵاتی ئێمە سۆشیال میدیا دەور دەبینێ بەڕاستی وەکو حکوومەت دەوری دەبینێ مامۆستا ئاینی توانایی نییە بەس قسەی هەیە وەکو ئیمام عوسمان دەفەرمێ ما یەزیغ بالسوڵطان ما لا یەزیغ بالقورئان ئەوەی کە بە ئامۆژگاری لا ناچێ بەڕاستی بە دەسەڵاتدا دەچێت دەسەڵات دەبێ ئەو سەقافەتە وڵاوکاتەوە ئەنجا شتێکی تر کاک دەرونجان با ئێمان دێ واقعی بینیانی وەلو ئەوڕۆ یعنی کاتێک شیعارێکی ئیسلامی دێ قسە لەسەرەوە دەکرێت وڵا ئەوە منداڵ تووشی ڕهابی دەبێت تووشی فێرە سەربڕین دەبێت باشە کاکە هەر ئێستا ئەوەی کە لە ناو مسلمانن بۆ ماوەی چەندان ساڵ کراوە بەقەدەر ئەوەی ئەمریکا نەکراوە کە هەندێ سوورەکانی سەر بڕیوە بەقەدەر ئەوەی هەردوو حربی عالەمین یەکەم و دووەم نەکراوە ئێستا خێن لە وڵاتان ڕۆژانە هەرچی قەناتی تەلەڤیزیۆنی هەیە بڵاو دەکاتەوە ئەوەندە تەقینەوە ڕوویدا ئەوەندە زەلامە کوژدا کوشتنی ئینسانەکان بۆ شتێکی زۆر سادە لە بەرچاوی هەموو منداڵەکانمان جگە لەوە دەیان و سەدان پێیش دروست کراوە اینجا ئەپلیکیشن دروست کراوە بۆ دەتوان بڵێ فلیمی خەوف کە هەموو لە دەست منداڵەکانمان لە وڵاتی ئێمە چ شتێک ستاندەر بووە تا قوربانی کەش ستاندەر بێ بێگومان ئەعلامەکەت ستاندەر نییە وەکو پێویست تەواوی بەشەکان سێکتەرەکان ستاندەر بە هەمان شێوە من لەگەڵتم ئێمەش ڕێخستنی ئەو پرۆسە ئاینانەمان ستاندەر نییە و بڵی مامۆستا ئاینی بڵی مامۆستا ئاینی کەم و کوڕی هەیە مامۆستا ئاینی وەکو تاکەکانی تری کۆمەلگا تووشی کەم و کوڕی بۆ چونکە طبیعەتی بی ئەوە طبیعەتی ژینگەوە ئەگەر سێکتەرەکانی تری حیات بۆ نمونە ساڵانە ئێمە ڕێژەی خوێندن وەردەگرین لە جامیعەکانە تەماشا دەکەن ڕێژەمان دابەزیوە لە تۆپ دەماشا دەکەین چ کارەساتێکی لەوانی تر بە هەمان شێو لە ناو مامۆستای ئاینی لەوانەیە کارەساتێک گەورەتر بێت چونکە مامۆستای ئاینی بە من ئەو قسەی سەریحتر بکەم یعنی مجاملەی تێدا نەکەم مامۆستای ئاینی بە حکمەوەی پێگەیەکی جۆرێک لە یعنی مقدسی بۆ دروست کراوە ئەسڵەن ئەو سنوورانە زۆر تەماشا ناکە وئیلا دەبێ مامۆستای ئاینی لە خەڵکی تر زیاتر ئیلتیزام بە نەزافەت بکە ئیلتیزام بە یاسا و قەوانینی گشتی بکات وەکو گوتم هەموو ئوسوڵیەکان دەفەرمونون پاراستنی کۆمەلگا لە پێش پاراستنی تاکە بەرژەوەندی کۆمەلگا لە پێش بەرژەوەندی تاکە بەڵام ئەمە بە تەنها مامۆستا ئاینی ناکرێت بۆ نمونە ئێمە وەزارەتێکی گەورەمان هەیە پێی دەڵێن وەزارەتی ئەوقاف وەزارەتی ئەوقاف لەواتی ئەوەندەی محاسبەی مامۆستا و لا دانی محاسب مامۆستا ئەوەی دەکا بابێ ئەو دیارە ئەوانەی جەنابەت دەڵێ ڕێکی خەین و ستاندەری کەین و تەندروستیکەین بابێ نیشانە بکە وانە بە هەم ئاهەنگی لەگەڵ جەنابتن چونکە ئەمڕۆ ڕاستە ئیعلام دەسەڵاتی چوارەمە بەڵام دەسەڵاتی یەکەمە لە هەموو دنیا ئەوەی ئیعلام دەتوانی لە هەموو جونگەکانی حیات ئیش بکە سەقافەتی کۆمەلگا بەرزکاتەوە لێ نەگەڕێ دیاردەی ناتەن دروست بێ بەڕاستی ئەمە ناتوانین ئێمەدا نیە مینبەرێکمان لە دەستە مینبەرەکەش بەڕاستی بە واقعی پێت بڵێ مینبەرەکەش سنووردار کراوە جمعان عنوانێکی بۆ دەنێردرێ یا ئەوەی دابەزێنەیە ئەوە جاکەواتە ئازادیکەش سنووردارە لەگەڵ ئەوەش دووبارەی دەکەمەوە کە ئێمە لە زۆر مەسائلە کەمتەرخەمین و ئەوەی بە سەریحی گوتومە و دەیڵێمەوە ئەگەر مامۆستای ئاینی ئاستی سەقافی خۆی زۆر بەرز بووە ئاستی ڕۆشنبیری بە ئەندازەیەک بووە لە هەموو بەشەکانی ژیان قسەی بکردایە و ئیشی بۆ بکردایە و بەڕاستی بە مەساڵح نەیدۆڕاندا ئێستا کۆمەلگای مەبوو ئاراستەنەدان ڕۆی حتا قەزایەکانی تریش بەڕاستی ئاراستی خەڵک زۆر بەرز دەبوو بۆیە ئەمن لەگەڵ جەنابتم یعنی ڕێخستنی ئەم بابەتە دینیانە زۆر گرنگە وە سەرەتا ئەگەر ئاخر قسەم ینی بمبورە ئەگەر بۆنەیەکی ئاوا دینی شتێکی زۆر جوان بخۆ قازانجی ئیسلامە قازانجی مسلمانانە ئەو کاتە جەنابەت هەزاری وەرکوتر دێ شانازی بەوە دەکا ئەو ڕێنەوەی دەگرێت قازانجمانە بەتەکید ڕاستە ینی پیشاندانی لە کۆتایی دەری جەنابەت واکەیت کە ئێمە وێنەیەکی جوانی ئەم دیاردێ پیشاندەی نەک وەکو دیاردێکی کاک زیرەک من ببوورە مامۆستا من بۆ من قسەکانت وەرگیرا بەڵام ئەمەوە نییە بگەینە حەقیقەتی ئەم بابەتە ینی ئەو قسانەی مامۆسا ینی قەنەعەت پێکەرە بۆ بینەر یان بە جۆرێک لە جۆرەکان سازش شێنانەوەیە هەڵبەتە وەکو شەخص ناڵێم ینی وەکو ئەو ناڵێم ینی وەکو مامۆسایانی ئاینی لە کوردستان زان چۆنە کاک دەروون من مەسەلەی پیرۆزی ئاژەڵ یەقینم هەیە دەزانم 195 کۆمەلگای کوردی ئەگەر بە نفوسیشبی مسلمانە باش و ئەوی کە مسلمانی ژنیە عمومەن کۆمەلگای کوردی دیاردەی گۆژ نەخواردن نەبووتە قەزیەک لێرە لەسەر ئەساسی تاک مەسەلەن خەڵکانەکە نەباتینی ئەفریکەنیزمن گۆش ناخۆن شتێک نییە بە ناوی پیرۆزی ئاژەڵ ئەوە هیچ لێبووینەوە لە مۆزایە
و ئەگەریش ببتە ئاراستەک مەسەلەن ئیشی لە بۆ بکرێ گۆژ نەخواردن حقەتنی سەمە چوار کەس لێرنەوانی هەر چوارمە ئاسایی هەم ڕۆک بخۆین هەم گۆشتیش بخۆین ئێمە باواقعی من لە مۆسای ئەوە یەکێ دوو مامۆستایانی ئاینی ئەگەر سنووریشیان مەحدود بی تا ئەو دەقەش دەنگێکیان هەیە خەڵکەکی زۆرجیان لێ ڕادەگری خەڵکەکی زۆری ئاعتیبار لە بۆ قسەکانیان هەیە پرسیارەکەت بۆ کورتکەمەوەی کە ئەو گوزارە دێسا لە کوردستانە ئێمە باسی هندستان نەکەین باسی کوردستان لەوە لێبووینەوە لەو باسی ئێمە باسی کوردستان بکەین ینی ئەگەر قەرار بێ باسی وڵاتانە ئەم وڵاتانەی تر بکەین ینی باسی تورکیا شەکەین کە لە تورکیا وڵاتی چۆک و تورکیا بە سیستەم نەکات تورکیا لە مالیزیا لە زۆر وڵاتی پێشکەوتوی ئیسلامی کابراچێ لە کوشتارگەیەک جوان و ڕێک و پێک حیوانەکەی بۆ سەر بڕێ بەبێ بۆن و ئەی پێچێت و خێری خۆیەکە ئێمە باسی ئەو بکەین سوچی ئەم دیاردیەکی هەتا ئێستا وێنانەی کە بینیت وێنەی ینی دوورترینیان ڕەنگە وێنەی پار بێت ئەگەر نزیکتر نەبێت ینی لەبەر چای عالەما لە گەڕێکێکا مانگا بەستێتەوە و حیوانێکە بەستێتەوە بە 20 کەس خەریکی نێن بە عەرزا و بەرچە خۆیان وەمانە یعنی ئەمە سوچی چێ ئێستا سوچی ئاستی هۆشیاری ئەو تاکانەیە بەدەن تو ئێمە دەتوانین بە دوو ئاراستە ئەو بنبڕی ئەو دیاردانە بکەین یا ئەوە تێ بە پەروەردەشی تەندروست ئەو تاکانە ڕەنگە لە ئەو پەروەردە کۆمەڵایەتی کە پێیدا ڕۆژ باشە گریمان مەسەلەن تاکێکی ێسا من چوزانم ینی تاکێکی 30 ساڵ بەو پەروەردە تەندروستان نەگەیشتووە زۆر باش ینی کە بە پەروەردە تەندروستە نەگەیشتووە ئیش حکومەت چێ لێرە لە بەشی دووەمیان تو یان بە پەروەردەیەکی تەندروست و وجدانێکی کەسی دەتوانی کۆنتترۆلی کۆمەلگای بکەیت یا ئەوەتە بە یاسایەکی تۆکمە حکوومەت کۆنتترۆلی کۆمەلگا بکات قورسە هیچ قۆرز نییە لە بەرچی قورسە بەس زەنابیشت باست کرد کە کاتێکە گومانت لە تیمی گەڕۆکێ منش گومانم لە تیمی گەڕۆکێ مەسەلەن لەوانەیە لە یەکەم ڕۆژی زەژن لە شارێکی وەکو هەولێر لەوانەیە 5,000 سەر ئاژەڵ سەر ببڕێ باشە 5,000 سەر ئاژەڵ بە کام تیم کۆنتترۆل دەکرێت ئەگەر 2,000 کەسیش بن هەر فرێنا ئەگەر 10,000 کەسیش مفریان ناکەوت چونکم لەبەروەی ماڵک لێرە یەک لەو سەرە یەک لە گەڕەکەچکەی یەک لە دوو گەڕە گەولاترە تا فەحسی دەکەیت تا دەزانی ئەو لە شێ فەحز دەکەیت تا لەو ماڵە لێ دانیشتە ڕەنگە ئەوەش لە قودرەتی وەزارەتی تەندروستی لە حاڵی حازردا بە دەربێ مەش بە هەم قورسیە نەخەینە سەر وەزارەتی تەندروستی لێرەدا پێداچوونەوە بە دووشت بە زەڕوو دەزانم یەکەمیان پەروەردەی تاک کە حکومەمەساش باسی کرد جوان بە جێگەیاندنی دیاردەکە خۆ لە قازانجی دینە لە ئاخیری لە قازانجی کۆمەلگایەکەشە دووەمیشان ئەمەیۆنی ڕاکی خۆم خەمەناو بەرنامەکە ببوورە باش بگەێنم دووەمیشیان کار ئاسانیە لە بۆ حکوومەت کاتەکە ئیشەکە بە ڕۆکی مەدەنیانەتر بکرێت دواتر حکوومەت دەبێتە خاوەنی کۆمەلگایکی مەدەنی چیزە ڕاست من ئەمێ بۆنیە ئێمە لە بەرۆی کا خۆشبەختانە دەروون و دیاردە ئەتوانم ڕێ بە خۆمان بم کە بڵێم کە تەنها کەناڵ و تەنها بەرنامە بووین کە زیاد لە 3-4 بەرنامە ینی نزیکی 5 بەرنامەمان لەسەر ئاژەڵ کردووە لە سەگەوە دەست پێ بکە لە هەڵسوکەوتی ئینسانەکان لەگەڵ سەگ و بەشەڕانی و خەڵتان خوێنکردنیانی من کاتێکەوە وێنا نابینە گەر شیکردنەوەیەکی هەم میدیایی و هەم دەرونی بۆ بکەی هەستەکەی بۆی کە ئەو کەسەی کە مامۆسا ئەو حیوانە ئەهێنێ سەری ببڕێ لە پشتی سەریا خێرێک نییە لە پشتی سەریا شتێک نییە کە بە تۆی بڵێ ئەمە بەتەمای ئەم حیوانە سەر بڕێ خەڵکی هەژاری پێترکە هەستەکەی شەڕەکە ینی هەستەکەی بە جۆرێکی بێ بەزەیانە ینی شەڕەکە چۆنەوەی کە دوو سەگەیان بە شەڕا و بە خەڵتان خوێن ینی خەڵتانی خوێنە بنەوە دوو سەگە پێکەنن بە دیارەوە ینی هەستەکەی کە وێنانە شەبینیت بەشێک لەو خەڵکانەی کەواکەن چێژ لەو سەربڕین و شتە ئەبینن ینی چۆنەڵی بە ئازایەتیەک و شەهامەتێکی دانێن بەڕاستی خانم ئەم دیاردەیە ئەوەی کە باسمان کرد و وێنانی کە باسمان کرد ڕاستە ساڵی جارێکە ئەمە ڕوئات و لەو جارە چەند جارێک با بڵێن چەند ڕۆژێکە خەیانێ کاریگەریەکەی ئەوە نەخرا پێمە بەرنمەیەکی لەسەر بکەینەوە بەرنمەیەکمان لەسەر دروست کردو بە دڵنیاییەوە کاریگەری هەیە بەو شێوەیە کە لە وێنەکان وەکو پێشتر دیتمان پیشاندانی چەق و خوێن بۆ نوع تەسوێرکردنە یاخود وەکو پێشتر باسمان کرد کاتێک ئاژەڵەکە گیانی لەدەست دەدە زۆر کاریگەری هەیە لۆ منداڵان بە تایبەتی ئەوانەی لە خواردە ساڵینە هەر لە خۆمان نمونەی زیندوی ئەو کەیسانەمان هەبووە منداڵەکە وای لێ دێت بە بەردەوام دەگریا یان ئەو ڕووداوە وەک ئیمێجێک بەردەوام لە بەرچاوێتی دەمینێتەوە
هەتانی زۆر باسی ئەو حادیسەی دەکاتن ئەو دقەی کە چەقوەکەیان لە ملی ئاژەڵەکەیدایە یعنی وای لێ دەکات خەوی تێک دەچیت ینی بە دڵنیایە ئەو دەبتە سەدمەک یان ترسەکی زۆر لە ئەو مندارەی کە خەوی تێکچوو زۆر جارێ دەبتە خەوی ناخۆش زۆر جاروا دەکات ئەسڵەن منداڵەکە تووشی تەبەول ببیان شەوانە خۆی تەڕ بکاتن ڕاستە من هەر بینی ئەوەی کە بەسەر خۆماتۆ من نیوە هەندێک جاشتی تایبەتی خۆم لە بەردامەکە باسەکەم ینی من 5-6 ساڵ بۆ ماڵی باپیرم خێریان ئەو قوربانی شتیان کرد ینی بیرمە مانگایکی ڕژ بوێنیان سەریان بڕی هەتام دەقێش کە قسەی تیاکەین هەرچ ئاژەڵێک لەبەر چاوما سەر ببڕێ ناتوانم گۆشتەکەی ینی ترسێکی وای لا دروست کردم هەتا ئێستا ژەو ترسە لە دڵما ماوە ینی ترسێک کە ئازانم چەند مایەوە لە دڵمایانی ئەو قەرەباڵقیە خەڵکۆ بۆ لەم بانگایە ئەم ئەیان گەر چەقۆیان هێنا بە ملیاپە لە قاژەیە کریانی ئەوە نەترسام هەتا ئێستاش سێبەری و ترسە پێمەوە دیارە ئەفو فەرموو من لێرە کۆمنتێکم هەیە دوو حاڵەت هەیە دەمێننەوە لای تاک یەکیان ئەگەر ئاژەڵەکە بە گچکەی لەو ماڵە بەخێو کراوی تا سەر دەگاتە حەدی سەربڕینەکە زۆربەی جاران ئەو ئاژەڵەوەکو ئەندامێکی خێزانەکەی نیمچە ئەندامێک ئەگە ئەندامیشی هەمیشەیش نەوێ هەشە ئەوە هەندێک جاران کاریگەری دەبێتنەوە ئەوە یەکیان دووش ئەگەر بەشێک هەیە زۆر کەسی وەکو زەنابەت بیستمە ئەگەر ئاژەڵەکە لە پێشی سەربڕێ ناتوانانی گۆشتی ئاژەڵەکە ئەو ڕەنگە کەسی پسپۆری دەرونی خۆیان باشتر لەو دیاردێ بزانن تا ئێستا ژانی من هەر شتێک لە بەیانی من بەڵام بەرامبەرەکەشی ئێمە شتێشکە هەیە حەز دەکەم لەو بۆعدەوە باسیکەم پێم وانە دیاردەی سەربڕینی ئاژەڵ ببوونە هۆکاری ئەوەی کەوە ینی ببێتە هۆکارێکی سەرەکی کەوە تاکوە لێ بکە لە تەمەنێکی بچووک بیری لە بۆ سەربڕین و کوشتن و ئەو حاڵەتانە بچی باوپێی ئەو مەمورە بەپێی ئەو توێژینەوەی کە لە 2002 بوو وابزانم خۆمان ئەنجاماندا بەشی زۆری ئەوانە کە تاوانی کوشتنیان کردبوو بە تایبەت لە ڕێگەی چەقەوە ئاژەڵ سەربڕینی هەر نەدیت بوو ئەوانە زیاتر کاریگەر بوون بە فیلمی تونند و تیژ ئەوانی فنونە قیتالی ئەوانی وەکو شمشێر و چەقۆشتان تێدا بەکاردێن من باش فەرموو قسەیەکم لە دڵای هیوادار مۆ قسێکی ئەمە هیچ شتێک نارین 100% هەموو شت نسبیە بەس کەیسیش هەبووە کە بەو شێوەیە دەیدینی ئەمن هەتە لە بدایەتی بەرنامەکەش نەمگۆ ڕاستەوخۆ دەبتە ترەوما یان ڕاستەوخۆ تووشیوەی دەبی ئەویش دووبارەی دەکاتەوە دەبتە هۆکار یاخود ڕێگە خۆشکەر لە داهاتوودا هەماشتی دووبارە بکاتەوە یان لۆی ئاسانتر دەبی بۆ نمونە هەروەک باسی کرد احتیمالە خۆشەویستێکی زۆری لۆ گیان لەبەر هەبی یان لۆ ئاژەڵ هەبی کە بەو نەوعی ببەر چاوی سەردەبڕدرێ ئەوە هەر غێرم باشڕ پەیامە کە کەشتە چاتیادیە یعنی ئەو سەربڕینە و هەر ئەسڵەنەوەش بۆ نەچی دینیە و خۆشیە و ینی لایشی ینی لای مهمی شکرێکە ئەمە شتێکی مهم کراوە ئاژەڵە سەربڕاوە ئێمە خێرمان کرد وەڕ بە شتێکی خۆش ئەسڵەن وەری دەگری ئەوجا یەک لە تەئسیرەکانی ئەوەیە مەسەلەن ئەسڵەن کە بەو نەوعی پێشتر نەیدیتی ئەو خونە لەو حیوانەی دەڕواتە دەرێ ئەوها سەردەبڕێ دواتر بێزی لێ دەبدەوە لۆ هەیە هەر گۆشتەکەشی نەخواتن یان هەرکە چەند جار دیتی وەک تریگەر دووبارە دەبتەوە پەیامەکەی بەبیر دێتەوە بەرنامەکە هەوڵمان نا بەڕاستی لە ماوەی ڕابردووە لە چەند ساڵی ڕابردووە چەند دیاردەیەک ڕوویا کە مناڵی بچووک بە چەخۆ خەریکی یەکتری ببوون بەڵام بەداخەوە دەستمان نەکەوتانی بە دەستمان نەگەیشتە و نمونە زیینوانە ئەژینە ئەوەندەی بڵاو بووە لە چەند ساڵی ڕابردووە ئاگامان لەوە بوو کە چەند مناڵێک تەمسیلی ئەو سەربڕینیان کرد بووەمانە پاکێجێکی گشتیمان ئامادە کردووە بابینەری و پاکێجە بین و دوای و پاکێجەی تر بابزانین لەم بەرنمەیەوە چارەسەری ینی کاکڵی چارەسەرێک بە حکوومەت و کابینەی نوێ بین کە ئیشەڵڵا لە ساڵانی ئایندا ئەم دیاردەیە بە سیستەم بکرێت و بەو شێوەیە بکرێت کایتر ئێمە ئەوەندە جوان بێت حەدمان نەبێ بەرنامەی لەسەر فەرموو. قوربانیکردن لە بەشیش زۆری ئاینەکانی جیهاندا بوونی هەیە بە چەندین شێوەی جۆرا و جۆر لە ڕێو ڕەسمە کللتوری و کۆمەڵایەتیەکان ئەنجام دەدرێت لە مێژوودا زۆر جار قوربانی وەکو خەڵات و پاکبوونەوە لە گوناح پێشکەش بە خوداکان دەکرا ئێمە نامانەوێت باسی مێژووی قوربانی بکەین بەڵکو باسی دیمەن و کاریگەریەکەی لەسەر دەرونی منداڵان دەکەین کە ئێستا وەکو دیاردەیەک کەم ماڵ هەیە لە کوردستان
کاتێک قوربانی دەکات وێنەی قوربانەکەی لە سۆشیال میدیا بڵاو نەکاتەوە. کەم کەسەیە قوربانەکەیان ببنە کوشتارگا، بەڵکو بەشێکی زۆریان لە گەڕەک و حەوشەی ماڵەکانیان قوربانی ئەنجام دەدەن و لە پێشچاوی منداڵەکانیان ئاژەڵەکان خەڵتانی خوێن دەکەن. جۆگەڵەی خوێن سەری بردراو، بۆنی کەلاک و دیمەنی پارچە پارچەکراوی گۆشت چەندین کاریگەری نەرێنی و دەرونی لەسەر منداڵان دروست دەکەن. هەر بۆیە دایک و باوکان دەبێت هۆشیار بن و نەهێڵن سایکلۆژیای منداڵەکانیان بکەوێتە مەترسیەوە. کاریگەری دیمەنی قوربانی و نیشاندانی توندوتیژی بە تایبەتی ئەوانی ڕاستەقینەن کاریگەری مەترسیدار لەسەر منداڵان دروست دەکات. گرنگترین کاریگەریە دەرونیەکانی بینینی خوێن و لاشەی مردوو لەسەر منداڵ ئەمانن: خەوزڕاندن، تێکچوونی کاتی نووسن، دڵڕاوچێ و هەستکردن بە مەترسی. ساڵانە دەستەی سربەخۆی مافی مرۆڤ داوا لە هەوڵاتیان دەکات لە جەژنی قورباندا و لە کاتی سەربڕینی ئاژەڵ بۆ قوربانیکردن پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن و لە جەژندا ئاژەڵ لە پێشچاوی منداڵەکان سەر نەبڕن. بەڵام بێ لێپیچینەوە و تەنیا لە چوارچەوی داواکاریەک دەمێنێتەوە. وا باشترە قوربانیکردن لە کوشتارگاکان ئەنجام بدرێت و ناکرێت بە بەرچاوی منداڵانەوە ئاژاڵ سەر ببڕدرێت. هەموو توێژینەوە زانستی و بەدادچوونە مەیدانەکان جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە دیاردەی سەربڕینی ئاژەڵ لە کۆڵانەکان جگە لە زیانە تەندروستیەکانی دەبێتە هۆی ئاساییکردنەوەی توندوتیژی لە هەزری منداڵاندا. دەستخۆش ئێمە هەج دیاردەیەک بەر لەوەی کە هەمیشام قسەیەکەمانی بەر لەوەی کە دیاردەکە بێنینە سەر شاشە و بەرنامەی لەسەر دروستکەین، ینی بە بۆچوونی هەندێک لە هاوڕێکانمان کە ڕاوێژەکەین هەندێک جار هەندێکمانەڵی نەمە دیاردەیەکی بچووکە، بەڵام کاتێکە و دیارداناوە شیەکەینەوە و پاکێجی لەسەر دروستەکەین و کە ئێوەمانان قسەی لەسەرەکەن، اینجا ئازانین کە ئەم وردە دیاردانی کە ئێمە حسابمان بۆ نەکردووە چەند مەترسی گەورەی لەسەرم کۆمەڵگەیە هەیە، چەند وای کردووە کام کۆمەڵگەیەمان کۆمەڵگەیەکی تەندروست نەبێت، چەند وای کردووەم کۆمەڵگەیەمان کە سەیرەکەی کۆمەڵگەیەکی پاک و تەمیز نەبێت، ینی هەر بۆ خۆی ئەو وێنانە پیشاندانی ئەو هەموو گۆشتە سوورە لەسەر ئەرز و ینی بە جۆرێک لە جۆرەکان جۆرێک لە ینی هەستەکەی ڕێک پێچەوانەی فکرە دینەکەیە. وایە مامۆسا؟ وەکو پرسیارە ئاراستەکەی وەکو پرسیارێک ئاراستەکەم، یان ئەو وێنانی کە ئەبینین هەستەکەین بەگشتی و وێنانی کە لە کوردستان ئەبینی و من دووبارە و سێبارەیەکەم و باسی سروتە ئاینەکە ناکەین، یعنی ئەمە کۆمەڵگەیەکی ئیسلامین، ئەوەی کە ئیسلام بێ بڕوای بە و جۆرە لە سروتە هەیە، بەڵام ئێمە باسی ئەو عورفە ئەکەینەوە عورفە کۆمەڵایەتیە ناشرینە ئەکەین کە بەداخەوە خەریکە ئەو سروتە ئاینیە ینی لەکەدارەکە ناشرینیەکە. بەڕاستی ئێمە لەبیر نەکەین ئەوە شاعیرەکی ئیسلامی قورئانیە، هیچ مەجالی تەویلی تێدانێت، دەمینێتەوە شێوازی کردنی ئەو شاعیرە. شێوازیکردنی ئەو شاعیرە لە چی ئیسلامدا هەیە ڕێگری لەوە بکە کە تۆ بچی حیوانەکەی خۆت بێ قەسابخانە و سەری ببڕی و گۆشتەکەی وەرگری بە خاوێنی و چی لە ماڵیشدا تەوزیع وەمان نییە مەمنوع لەو بابەتی، یعنی ڕێ لە تۆ بگرێ برێ نابێ بیبێ قەسابخانە. لە چی ئیسلامدا هەیە ڕێ لەوە بگری برێکاکە ئەمن کاتێک دەمێ قوربانیەکە بکەم دەمەوێت بەڕاستی نەزافەتی خۆم و ماڵەکەم و کۆڵانەکەم و مشتەمەعەکەم و بەگشتی کۆمەلگاکەم پارێز بێگومان ئیسلام ترجیع دەکات، هیچ مانعاتی نییە. لە چی ئیسلامدا هەیە ئەتۆ ڕێز لە حیوان نەگریە ترس و تۆقاندن هەم بۆ حیوان و هەم بۆ منداڵەکان فراهم بکەیت. بێگومان ئیسلام لەگەڵ ئەوەیە ئەو حاڵەتە سایکۆلۆژیە دەرونیە کە ئیسلام ڕاعاتی منداڵی کردووە لە هیچ شوێنێکتە نەبووە و بە تەحەداوە دێڵێن ئەوەی کە قورئان بە قورئاناتی خۆی سێ کەس لە شوێنێکە دانیشتی بوون ڕێ بەوە نادا دوو کەس بەس سەر لە بنجێ یەک بنێن یەک چپە بکەنەوە تا سایکۆلۆژیەتی ئەوی تر تێک نەدا، چۆن سایکۆلۆژیت کۆمەلگات تێکەدا، چۆن سایکۆلۆژیەتی مجتەمع تێکەدا، خێزان تێکەدا، ئیجیران تێکەدا، قەت ئەوە ناکە. بەڵام هەندێک عورفی عام هاتۆتە نێو کۆمەلگای ئێمە وەختە من ناش دەخوازم کۆمەلگای ئێمە گەیشتێتە ئەو ئاستەی کە جەنابەت ئاوا بەوردی بێ دیراسی حاڵی ئەو خەڵکی ئێمە بکەیت کۆمەلگای ئێمە هەموو گرفتەکانی تری سایکۆلۆژی و دەرونی و فتری و واقعی چارەسەر بوو بێ بەس ما بێتەوە لەسەرەوەی ئەو شیعارە دینە تەواو تەنزیل بێ. خۆ من لەگەڵتم دەرەی باشە خۆ ناکرێمە وازی لێ وازی لێمەینە، بەڵام بەڕاستی و کاک دەرونجان کۆمەلگای ئێمە هەر لەو ڕووەوە ناستاندەر نییە، یعنی تەوقعکە ئەگەر یەک هەموو شتەکانمان خوارۆخێتە ئەمەشی بەرکەوت ئەمەشی بەرکەوت. باشە مامۆسایەک پرسیاری ترەمێ بکەم، ینی ئەمێ هەندێک بابەت یەکلا بکەینەوە سەربڕینی حیوان لە بەرپی خەڵکو ئەوانە تا چەند ڕێک ینی ڕێگە پێدراوە لە ڕووی دینیەوە. مەسەلەن چوزانم لە پرسیرەکەی
لە ماوەی ڕابردووە ئەمان بینیانی بینی کللتوری حیوان سەربڕین بە ئەنوا و ئەشکال بۆنە مامەڵی لەگەڵاکرێت لە کوردستانە چوزانە مەسەرەن سەرکردێکی سیاسی ئەگەڕێتەوە بۆ وڵاتەکە سیرەکەی حیوانی لە بەراسەرە بڕون یەک جادە خەڵتانی خوێنەکەن سجنێک گەگەڕێتەوە نەخۆشە گەگەڕێتەوە بۆ ماڵەوە حیوانی لە بەراسەرە بڕن یعنی ئەمە لە ڕووی دینیەوە تا چەند ڕێگە پێدراوە ئەم شتە طبعا لەبیر نەکەن ئێمە پێشی هاتنی ئیسلام عەبدایەتی گەیشت بووە ڕێژێکی زۆر بڵین ترسناک باشە ئەو ڕێژە ترسناکە وای لێ هات بوو ئینسانەکان بەڕاستی گەیشت ناو حەدەیەی حیوانیان تایبەت دەکرد لە بۆ سەرکردە و لە بۆ قیادەکانی ئەو کاتی ئیسلام هات ئەوەی تێپەڕات ئەو سنوورەی بەزاند کە ئینسان دەبێ بەڕاستی حڕ و ئازاد بێ و ئینسانەکان وەکو یەک بن کە ئەسنانێن مشت یعنی کەس لە کەس گەورەتر نەبێ إن أكرمكم عند الله أتقاكم يعني بەڕاستی پێوەری دانا يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا بس لتعارفوا لو شتيت كنا إسلام هذا أوي لادا دمينته تسمعوا براستي سربريني حيوان لبن بي فلاني وفلان لحزي هاته سربري أو أنا همو نخ خرافيات نين بل كل خرافياتي خطرترن زور زار دسنا بازني شرق الإسلام ده ممنوع كراوة بالتوابي دمينته يك حالت كبيغمبر عليه الصلاة والسلام أم بوما بس يعني هيج رقة بيدرا بهيج شيء نلو سركرديشي سياسي نلو سركرديشي ديني نلو شيخشي نلو ملايشي نلو سيدشي بوهز كسيشي حرام درسني وهم حرام بمطلقي لكن صربريني حيوان لبربي خلقه طلب يقومان بعام علماء وحرامات سنك إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين دمينيته براستي تركيزك لسر قاعدة عام طبعا القرآن لقى سنتي بيغمس صلى الله عليه وسلم كوملا قاعدة عامية دانا وبوشجا يشك لو أنا قاعدة نظافية كباتشية يشك لو أنا قاعدة إحسانة براستي إن الله كتب الإحسان على كل شيء دبيتو إحسان بيه لقى الحيوان لقى حشرات لقى دار ودرخد لقى رآو لقى الجيران لقى الدور وبر لقى الإنسان كان تناند حيوانات بحيواناتي خوي شرعا لسري دانا ودبيتو إحساني لقى القي كام طريقة كام ريقان لهمون ريقان آسان ترى زرر بو حيوانا ناقيني أزيتي نادا نايترسيني برين نايتوقيني دبي أوكي دمينيتو قزيم من دالو براستي أو مسائل ببورە یەک خەوسم بێتی وەکۆی کە لە ئەوروپا گوزەرە لە کوشتارگەکانی ئەوروپاەوەی کەی بینین ینی بەر لەوەی کە سەریان بڕن پێما بێ بەنجەکرین ینی بێهۆشەکرین اینجا سەرەبڕن ینی ئەوە پێما بێ ئیسلام باسی کردو بەڵام وڵاتە ئەوروپیەکان کە ئیسلام دینی ژنین باشتر پەیڕەویەکەن لە وڵاتە ئیسلامیەکان و لای ئێمەمانان ئابوو درەندانەیە بڵێ طبعا ئەم قسە زۆر گوتراوێشی لە عالیمەکانی مسلمانان بەڕاستی ئەوەی بەسەریحی گوتووە دڵکاتی چوومە ئەوروپا زانیم لەوێ ئیسلام نییە بەڵام ئەخلیەت و سلوک و ئەخلاقی ئیسلامی لەوێ بەرجەستەیە کە ئەتمە وڵاتی مسلمانان بەداخەوە دەبینین درۆ هەیە خیانەت هەیە ناڕێکی هەیە ناتەنزیمی هەیە طبعا ئەوش لەوە دەگەڕێتەوە بەڕاستی بێ واقعی ڕۆنکەین و نابێت لەسەرەوە تێپەڕین ئەوش ئەوەی بەڕاستی وڵاتی جیهانی ئیسلامی لە 100 ساڵی ڕابردوودا بەس ملەتەکە مسلمان ماوەتەوە دەسەڵات بەدەستی خەڵکی ئەلمانیەوە و بەدەست ئیسلامەوە نەبووە کە بەدەستیەوە سەر ئێمە حساب نییە بەڵام لەگەڵ ئەوەشە بەڕاستی ئێمە پێویستمان بەوەیە وإسلام ڕێگر نییە ئەگەر سەقافەتێکی خزمەت بە بەشەریەت لە ئەوروپا بێ لە ئەمریکا بێ لە ئاسیا بێ تۆ بیهینی و خزمەتی بەشەری پێ بکەیت چونکە لە کۆتاییدا دین کە هاتووە پێغەمبەران کە هاتوون کەون بوونەوەرە هەمووی فراهم کراوە بۆ ئینسانەکان لە کۆتاییدا ئینسان خۆشگوزەران بێ نەکەر مسلمان بەڵکو تەواوی بەشەریەت باش ئەگەر قوربانیە گەگەر قوربانیەک بگاتە ئاستەوەی کە وەکو کاکزیرەک گوتی ینی ئەگەر قوربانیەک بگاتە ئاستەوەی کە ساحێبی قوربانیەکە ڕیایی و خۆی پێوە فشکاتەوە خێرەکەی ئەگات طبعا ڕیا بۆ خۆت دەزانی دەگەڕێتەوە سەر دڵی کابرا ئێمە نایخوێنینەوە بەڵام لە باشە بەڵامەوەی کەی بینی مەسەرن ئەوەستێ بە چەقۆیەکەوە و مەسەلەن قەسابێکی هێناوە ئێمە قەرار لەسەر دڵی خەڵک ناتوانین بدەین چونکە ڕیا علاقەی بە دڵی خەڵکەوە بەڵام ئەوەندەی بکرێ ئینسانەکان بتوان خۆیان لە ڕیا دوور بخەنەوە چونکە ڕیا دوو زەرەری یەکیان تۆ عەزاب پێ دەدرێ لە ڕۆژی قیامەت دوویان ماڵەکەت بەلاش دەڕۆ تۆ خوای تەعالا قبوڵی ناکە وەری ناگری یعنی شتێک وەکو لە فەرمایشتی پێغەمبەر داهاتوو عەلەیهی سەلام لە ڕۆژی قیامەتی پێ دەڵێن ئەوەت بۆ چێ کرد بۆەوەی کە خەڵک پێ بدرێن وەقەت قیل پێت گوترا لە دنیا گوتن بەڕاستی خێرکەرە ئەو وەردگرتەوە لە قیامەتێ پاداشتت نییە معناوی دوو زەرەر دەکەی یەک زەرەر نییە بێگومان بەڵام ئێمە قەرار لەسەر دڵی خەڵک بدەین ئەمە وەناتەن بەڵام لە کۆتاییدا ئەوەی کە جەنابەت ئاماژەی پێ دەکەیت دووشت جیاوازە یەکیان ئەوەیە ئایا ئەو مەراسیمە هەبی بەڵێ بێگومان هەبی جەنابەت فەرمووت بەڵام ئایا چۆن هەبی بەڕاستی چۆن هەبیەکە بەو شێوازە دەبێ هەبێ کە یەکەم پاچی و خاوێنی پارێزرێ دووەم بەڕاستی مراعاتی نەفسیەت و دەرونی خەڵک کرێ هیچ بە گەورە مناڵ و بچووکە گەورە مناڵ و بچووە بێگومان طبعا وەکو ئەوەی ئێمە قسەمان لەسەر ئیعلامە دەڵێن هەندێک جار شتی ناتەندروست پیشانەدا قسەمان لە وەزارەتی تەربیە دەڵێن هەندێک شت هەیە طبیعی و سروشتی نیە لەگەڵ منداڵەکان بە هەمان شێوە حەقی خۆمانە هەر دیاردەیەکی دینی کەلاڕێ بوو ئێمە قسەی لەسەر بکەین و جورئەتیشمان هەبێ قسەی لەسەر بکەین و
هەوڵی چاکردنی بدەین ئەگە چای نەکەین لە کۆتاییدا کۆمەلگا زەرەر دەکات مجتەمع زەرەر دەکات بێگومان بەڵام تەمەنا دەکەم بەڕاستی دیاردە و دەروون بگاتە ئەو ڕادەی مەسەلەن پۆلێنی ئەو بابەتانە بکە بە سێ مەبەستی ئەساسی مەبەستی یەکەم مەبەستێکی زانستیمانەبی چونکە هیچ کاتێک زانست تێک ناژیرێ لەگە شریعەت قەت زانستی ڕاستەقینەی بەشەری لەگەر شریعەت تێک ناژێت دووەم ڕاستی مەبەستمان پێ خزمەتکردنی خەڵک ڕاست یعنی دوور لە ڕووی جەنابەت مەبەستمان پێ وروژاندنی هەندێشتی ناوعاقعی نەبێ و هەندێشتی بە خۆ دەزانی ئیفتیرا نەبێ سێمیان لە کۆتاییدا بە نەتیجەیەک دەرچین ئەو نەتیجەیە بگاتە وەزارەتی ئاوقافی شیە سەبکە بگاتە وەزارەتی تەندروستی ئیشە سەبکە و پێشی هەموو ئەوانە ئەو شوێنەی کە ئێوە ئیشتێداتکردن وتم کە ڕاگەیاندنە ئەو بە دەرەجەی ئیحتیمام بووبات دەستەکانە خۆشبێ هەڵبەتە ئێمە هەمیشە وەکو دەروون و دیاردە قەت قبوڵی ئەومان نەکردو ینی ئەوەندە پەرۆشین بۆ بەرنامەکە قەت قبوڵی ئەومان نەکردووە کە ئەو دیاردانی کە ئێمە باسیەکەین تەنها بیوروژێن ینی دوا بە دوای بەرنامەکە چ خۆم چتیمی دەروون و دیاردە پرۆدیوسەر و دەرهێنەر و هەموو ئەندامانی ئەم بەرنمەیە ینی بە دوواداچوونی ورد بۆ دیارداناکەین و لە کۆڵ ئەو بەرپرسانەش نبینەوە کە لەم بەرنمەیە وعدەیەن یعنی ئێمە لە دوا بە دوایان بەرنمەیە بە دڵنیاییەوە پەیوەندیەکەین بە وەزیری تەندروستیەوە لە کابینەی نوێ پەیوەندیەکەین بە وەزیری ئەوقافەوە پەیوەندیەکەین بە وەزیری تەندروستیەوە حتا بە وەزیری ناوخۆ بۆی کە ئەم دیاردێلانی کەم لە ساڵانی ئایندا یەک قەراریانی من لێرەوە بە حکوومەت دەڵێم من ئەگەر حکوومەت بم یەک قەراری زۆر ئاسانە لە وەزارەتی ئەوقافەوە لە مینبەرەکانەوە بە مانگێک پێش جەژنی قوربان ئەم قەرارە بخوێنرێتەوە پەرلەمان دانیشەیە جاسایی بۆ دانێ هیچ کەسێک بۆی نییە ئاژەڵ لە ماڵەوە سەر بڕێ هەچ کەسێک ئاژەڵی لە ماڵەوە سەربڕی خۆمە بە شتێکی ئەوە نییە هەچ کەسێک ئاژەڵی لە ماڵەوە سەربڕی سزای ئەوەنەی رێ و گۆشتەکەشی حیج زەکرێ ئەما گەر بە فتوایەکی دینی بێ بەلا ڕێشان نابرێ بەڕاستی و کاتە خەڵک هەموویەوە تا وتەبێژی وەزارەتی تەندروستیە لە ئێمە حتا بەڕادیشمان ئامادە کردووە لە قەسابخانەکانەوە بە بەلاش ئەو حیوانانەی کە سرە بڕێ لە قەسابخانەکانەوە بە بەڕاد دەجێزینەوە بۆ ئەو ماڵانەی کە ئەیانێ ئەو شتە بکەن بەڕاست جان خۆت ئێستا پێم وایە گەیشتە ئەو ڕادەی خەڵکێک بەخۆی ڕێککەوتووە لەگەڵ قەسابێک دەچی لە قەسابخانە حیوانەکان سەردەبڕی دەیە 15 و بەس عەدەدی جێ گۆشتەکانی بۆ دێنیتەوە ینی ئەو سەقافەتە وردەوردەوە برەی پێدەدرێت ڕاستە خۆ هەموو بابەتەکەش ئەمەیەوە نیە یعنی لە ڕووی دینی هەموو بابەتەکەوەی تۆ چیلوێ گۆشت بێنی بۆ ماڵی من کە هەژارم ینی حیوانەکەش سەر بڕی و چیلوەوە نیە هەر ئەمە ینی باشە دوا قسەت کاکزیرەک لە ماوەی 1 دقا کات نەما 1 دقە زۆر کەم باش کۆ دەکەمەوە بتوانم بیگەێنم لەوێ ڕادەست پێ دەکەم ئەو دیاردەی ئاژەڵ سەربڕین لە بەردەم هەندێک کەسایەتی شتیوە دیاردێکی زۆر ڕوونا دیاردێکی دەرەبەگایەتی سەردەمی کۆنا وەکو چۆن سەیری ئالیها دەکرات سەیری کۆمەڵک ڕیس عشیرەت و درچوزانم ئەو پێگە کۆمەڵاتی بەرزانەی لەو سەردەمانە هەبوون دەکرا پاشان ئەوە وازرایەوە هەندێک جار بۆ دینی پێدرا زۆر زار هەندێک لە پێش بەداخەوەی کە ئەوترێ زانمە توێ بڵێ چیانی منەمێ حەزم لە ئاسان من لە ڕوو کۆمەڵاتی دیاردەیەکە پڕ لەوەیکە بە کوردەکەی پڕ لە دیاردەیەکی ماستاوچێتی و ئەوەیەکەی تۆڕیەکەی بۆ ئینسان بەرلەوە دانیشی خۆ سەغڵەتەکەی ڕەنگە دڵیشە ئەوەی نەوێ بەڵامیتر خۆ سەغڵەتەکەی تۆ حیوانێکەکەی لەو سەرجادەی لەبەر پیا سەرێ بڕی ڕەنگە لە سارەکە شۆر ئەوە هەر فعلا ڕەنگە لە سارەکە سەرکردەکەی پێشتریشی سەربڕی لە بۆ هی دوای سەر بڕیت بە دڵنیایی ئەنجا دیالەوە ئەو دیاردێت تۆزە ڕووی لە کزی کرد بەڵام دووبارە جارشکە لە هەشتایەکان دەرکەتەوە لەگەڵ دەرکەوتنی فەوجی جاش و مستەشار و ئەوانە زۆربەی جارن ئەوانی کە ئێستاکەش کە لە بەردەمیان سەردەبڕێ زۆربەی جاران کۆمەڵک ئەو کەسایەتیانە کە ڕۆژگارێک هەوای ئەو سەردەمایان تیاماوە هەر لە هزار سەرۆک جاش و ئەنفالچی و سەردەمەن ێستا لە هزار دووبارە ئەو ئاژەڵانەیە لە بەردەم سەر دەبڕێتەوە وەکو عرفێکی کۆمەڵات پێم وانی هیچ بۆ دینی هەبیەوان ئەوەیە باش دوو پێم وانە ئەوە زۆر پەیوەندی بە مەسەلەی ئایدۆلۆژی ئەو بابەتانەوە هەبی ینی مەسەلە مامۆستا ئاماژەی بە مەسەلەی ئەلمانیەت کرد ینی ئەلمانیەت خۆی لە خۆیدا جیاکردنەوەی کۆی کایەکانی کۆمەلگای لەکتری نەکردنیا دین لە دەوڵەت جیاکردنەوەی خێڵە لە دەوڵەت جیاکردنەوەی دیوەخانە لە دەوڵەت جیاکردنەوەی شەگاری ناڕسمیە جیاکردنەوەی هەموو ئەو کایانەیە لەکتری بەڵام کاتێک وەکو مامۆستا دەڵێ کۆمەلگای ما هیچی بەسەر هیچۆ نەما ئەلمانیەکەشی هیچی بەسەر هیچۆ نەما ئەلمانیە و قورئان بەرزەکاتەوە ماچی دەکا وەکو نمایشە ئەلمانیە و ئاژەڵە بەردەم پێی بەرپرسەک سەر دەبڕێت ئەوە وەکو خۆت گوتنی ئەوانە دیاردن ئەوانە ئیشی دەروون و دیاردن کە زیاتر بستە ناو ناخی هەر یەک بەیەکیان و کامەیە لە کامەیانەوە ئیشکالی کۆمەلگا دروست دەکەن و بە دوای چارە سەردا دەسەکانی خۆش بێ گەورەی ونوان دوا قسەت خانم
پێویستە ئاگاداری ئەوەی بین مەسەن زۆر جار مندار فۆبیایان ترسەکی زۆری لۆخوونی هەیە یعنی بەبێ ئەوەی حادیسەکەیان ئەو ئاژەڵە بە بەرچاویدا سەر بەبڕدێ دایکان و باوکان پێویستە ئەو حالەتەی بە هەند وەربگرن هەتا هەم خۆیان هەم منداڵەکانیان تەندروست بژێن و دوور بن لەگرێ دەرونی دەسەکانی خۆش بێت لەسەر مناڵ قسەکردنیش مەبەستم بووجەنا بە لەسەر مناڵ قسەکەی مامۆستا دوا قسە 30 ثانیە باشە بەسەر چاو هیچ شعائرێکی ئیسلام نییە موافق نەبێ لەگەڵ عقل لەگە علم لەگە فیترەت لەگەڵ واقع لەگە زەڕورەتی حیات بەبێ دوودڵی دەسەکانی خۆش بێ زۆر جوان وردەکردەوە منیش لە کۆتاییە ئەڵێم ئەرچی ئێمە بە بۆچوونی میوانەکانمان بەرنامە دوای بەرنامە قورسە بێ بۆی کە ئەرێکمانە ئەو سوچانی کۆمەڵگەڕ و ناکەینەوە کە دیاردەی ناشتینی تیاڕۆیە لە کۆتاییە منیش ئەڵێم بە وەزارەتی تەندروستی بە وەزارەتی ئەوقاف و بە وەزارەتی ناوخۆش ئەڵێم کە ئەو وێنانی کە ئێمە گواسمانەوە بیبینن کە ئێمە ڕەچاوی ئێمەش دووبارە ڕەچاوی چاوی مناڵان و ئەو خەڵکانەمان کردووە کە بەرنامەکەمانە بینن بەڵام تکایە وەزارەتی تەندروستی وەزارەتی ئەوقاف وەزارەتی ناوخۆ ئەو وێنانە ڕەچاوکەن با ئەم شارەنەمان پاک و تەمیز بێ بە یەک بڕیاری بەسیتی ئێوە بە یەک نووسراوی ئێوە ئەم دیاردەیە چارەسەرەکرێت کە بڵێن تکایە کەس حیوان لە ماڵەوە سەر نەبڕێت بیبەرە کوشتارگەیەک سەری بڕۆ و گۆشتەکەی بخە علاگە و بێنەرەوە تەوزیعیکە بەسەر فەقیر وەژارە با ئەو دیاردەیە با شارەکەمانەوەنی تر بۆ گەن نەبێ بڕوان پێ بکە لە چەند ڕۆژی ئایندەیە کۆمەڵی شوێن هەیە لە سلەیمانی شەستی هەیە ینی شەستی سلەیمانی بەشی سەرەوەی بۆگەنی حیوان مێشکە هەڵەگرێ بە دڵنیاییەوە لە هەولێری شوێنی شوا هەیە و لە هەڵەبجە و لە هەموو شارەکانی تر هیوادارم شتێکمان کرد بێ هیوادارم دوا بەدوایان بەرنامەیە حکوومەت وەکەر بەرنامەیەکی تر ڕاست لەچێت و کاری باش بکە و کابینەکە تازێ هیوادارین ئەم دیاردانە ڕەچاو بگرن ئیشی تیا بکەن ینی هەر سەیری مەکەن و دوایی بە تەلەفۆنێک تەلەفۆن بۆ من بکەن بڵێن بەرنامەکە باش بوو ئیشمانەوێت و دەنون و دیاردە دوای بەرنامەکە بە دوواداچوونی بۆ کات و لە چالاشەکانی ئێوەش بینەرانمان ئاگادارەکەینەوە کاتێکی خۆش مامۆستا جان ئاسەرکی